نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوش بيست. أمرو إن شاء الله باسي ياساي جمارة بسوبينج أكين لا ياسا قرآن كان قاعدي بستوبينج لقاعدة قرآن كان لبنا ما سرك يكاني قرآن كأيش بريتية لا آيتي هجدي سورة فاطر، يعني برقيك لو آيتك أخوي تعالى فرمي ومن تزكى فإنما يتزكى لنفسه. واتهر كسيك دلو دروني خوي باق بكاتوا أو بو خوي أو كار أنجام أده، يعني خوي سودي لور أقري. هر كسيكيش نيكا يكم زررمند خويتي، يكم زررمند خويتي. تزكية كخوي تعالى فرمي ومن تزكى، هر كي تزكي خوي بكا. تزكية لزماني عربية بدو معنى دي، بمعناي باكردنوا وبمعناي قشا كردنو زياد كردن. أما هردو كي لم آياتها كو أبيتوا، هرتي لم آياتها كو أبيتوا. تزكية نفس واتا باكرنوي دلو درون بمعناي أودي كإنسان تطهيري نفسي خوي بكا وتخليي بكا، وبمعناي أوشي تي كوات تنميي نفسي خوي بكا وتحليي بكا. يعني شي يعني دلو دروني خوي باك بكاتوا بطالي بكا، دلي خوي دروني خوي بطال بكاتوا لهمو أخلاق روشتكي ناشرين، لهمو كارو كردويك قفتارو كرداركي ناشرين. ولولا شوا دلو دروني خوي پر بكات بي رازينيتوا بهمو أخلاق روشتك، بهمو كارو كردويك، بهمو قفتاركي جوان وشيرين. أو بيوتري تزكية. واتا تزكية لزماني عربية هم بمعناي تخلية دي، هم بمعناي تحلية دي. بويا زانايانيش حروالي كان دعوته وتويانا التزكية واتا تخلية وتحلية، واتا بطال كرنوي نفس لأخلاق ناشرين كان، يعني تخلية خالي بكي بطالي بكي و بري بكي توا، يعني قشي بيبدي، يعني بي رازيني توا بچي بأخلاقي جوان، بأخلاقي جوان. طبعا أخلاقي ناشرين كبيويست إنسان خوي ليه بطالب كاتوا، يعني نفسي خوي ليه بطالب كاتوا بريتيا لا أو أخلاقاني كلنا وخلقها أخلاقك لنا ودلو درونا هي جاري وهي، يعني أخلاقك لا لقفتار ولا كردار كان دركبه وكوبون من الأخلاق خرابة كان الرياء كردن، يعني الروبا ماي كردن، يعني كابرا لبردمي خلقا خوي بشويكي تردر خاو بلام خوي لناخي شوا شتيكي ترى. هروها كبروا في الزلي. أما أخلاقك زور ناشرينه لناو ضلا دروس به بلام جاري واهي الرنگ داته ولا كردار وقفتاره، جاري واهي الرنگ داته ولا كردار وقفتاره. هروها درو كردن راسا لزمانه دركبه، بس خوي لراسيا لناخي بيسا ودروسه به كابرا لناو ناخي بيسا.
هەروەها فێڵ و غەش، هەڵخەڵەتاندنی خەڵک، دووڕوویی و دووزمانی. ئەم ئەخلاقە ناشرینانە پێویستە، واجبە لەسەر هەموو مسلمانێک کە نەفسی خۆی لێ پاک کاتەوە، کە دەرونی خۆی لێ پاک کاتەوە. بە هەمان شێوە پێویستە ئینسان نەفسی خۆی و دەرونی خۆی بڕازێنیتەوە، گەشە پێ بدا بەم ئەخلاقە جوانانە کە عەکس و پێچەوانەی ئەمەیە. بۆ نمونە ڕاستگۆیی، لەو لاوتمان درۆ خراپە، بەڵام لەم لاوە ڕاستگۆیی زۆر زۆر پێویستە. لەو لاوە ئەڵێن بێوەفایی زۆر خراپە، لەم لاوە ئەڵێن وەفا زۆر پێویستە ئینسان وەفای هەبێ. لەو لاوە ئەڵێن ڕیاکردن و ڕووپامایی زۆر خراپە، لەم لاوە ئەڵێن ئیخلاس، نیەت پاکی، یەکلابوونەوە بۆ خوا زۆر زۆر گرنگە. لەو لاوە ئێمە وتمان کیبر و فیزلی زۆر خراپە، لەم لاوە ئەڵێن خاکی بوون زۆر پێویستە، تەواضع زۆر زۆر پێویستە. لەو لاوە ئەڵێن دڵت بەرامبەر بە مسلمانان شتی تیا بێ، حاقد بی، دڵپیس بی بەرامبەر بە مسلمانان. لەم لاوە ئەڵێن دڵپاکی زۆر زۆر پێویستە، زۆر زۆر پێویستە کاتێ تۆ ئەخەوی شەوان ئەخەوی بڕیار بدەیت کەوا لە دڵی خۆتا هیچ بەرامبەر بە مسلمانان نەیەڵیتەوە. ئەو کەسانەی کە دڵیان حەقدی تایە یەکەم کەسێ خۆیان خەسارەکەن. بڕۆن تەجروبەی کەن لە ژیانە، دائیمەن ئەوانەی کە حاقدن سەیرەکەی یەکەم کەس خۆیان ئەخۆن. لەوانەیە حەق دەکەی جاری وایە هەر خۆی بخواتەوە، خۆی ئیبادە بکە، جاری وایە ئەمرێ بەهۆی ئەو حقدەوە. هەروەها حەسوودی، ئێرەی بردن بە مسلمانان کارێکی زۆر زۆر ناشرینە، یان کردارێک و ڕەوشتێکی زۆر زۆر ناشرینە. بە پێچەوانەکەشەوە دڵپاکی و دڵسافی زۆر زۆر جوانە. یعنی ئەبێ ئینسانی مسلمان زۆر پێویستە، وەکو ئێستا باسێکەین، زۆر پێویستە و ئەمریش کراوە کە ئینسان لە کارە لە ڕەوشتە ناشرینەکان خۆی بەتاڵ کاتەوە، نەفسی خۆی بەتاڵ کاتەوە، نەفسی خۆی خالیکە، بەڵام نەفسی خۆی بڕازێنێتەوە، پڕی کاتەوە، زیادی کە بە ئەخلاقە جوانەکان و بە ڕەوشتە جوانەکان. قورئانی پیرۆز زۆر گرنگی داوەتە مەسئلەی تەزکیە. خۆشەویستەکانم، زۆر زۆر گرنگی داوە. حتا تەماشاکە پێغەمبەرەکان، پێغەمبەر ئیبراهیم عەلەیه السەلام لە ئاەتی 129 سورەتی البەقەرە پێغەمبەر ئیبراهیم داوا ئەکا لە خوای پەروەردگار. طبعا چەند ئاەتێکە هەمووی دوعایە، دوعای پێغەمبەر ئیبراهیمە. یەکێ لە دوعاکانی پێغەمبەر ئیبراهیم ئەفەرمێ ربنا وابعث فيهم رسولا منهم، ئەفەرمێ خوایە پەروەردگار لەم جێگە مەبەستی مەکەیە و مەبەستی ئومەتی ئیسلامە کە دێ لە دوای خۆی. طبعا ئومەتی ئیسلام وەرەسەی پێغەمبەر ئیبراهیمە، یعنی وەرەسەی پێغەمبەر ئیبراهیمە، لە ئەوە ماوەتەوە بۆ ئێمە. ئەفەرمێ وابعث فيهم رسولا منهم، لە ناویانە پێغەمبەرێکیان بۆ بنێرە، مەبەستی پێغەمبەری آخر زمانە محەممەد صلى الله عليه وسلم، يتلو عليهم آياتك، آياتكانی تۆیان بەسرا بخوێنێتەوە، يعني فێری دینیان بکە، ويعلمهم الكتاب والحكمة، فێری قورئانیان بکە، فێری جێبەجێکردنی قورئانیان بکە کە سنەتی پێغەمبەرە صلى الله عليه وسلم، بعقلي مثلا لجيانێکی عاقلانە ببەنە سەر، حەکیمانە، پڕ لە دانایانە. ئەم جەدوای ئەمە ئەفەرمێ وەیوزەکیهم، ئەو پێغەمبەرە بێت خەڵکی فێر بکە چۆن خەڵکی خۆیان پاکەنەوە، چۆن خەڵکی خۆیان خالیکەنەوە لە سیفاتە خراپەکان و سیفاتە جوانەکان لە خۆیانە بچێنن. يعني یەکێ لە ئیشەکانی ئەو پێغەمبەرە دێ لە آخر زمانە بە پێی دوعاکەی پێغەمبەر ئیبراهیم، پێغەمبەرێکە خەڵکی تەزکیە ئەکا، یعنی خەڵکی پاکە کاتەوە، خەڵکی پاکە کاتەوە. چونکە یعنی ئینسانی ئیماندار یعنی با ئیسا تۆ هەرچی عەقیدە هەیە لەبەرت بێ، هەرچی تەوحید هەیە لەبەرت بێ، هەموو قورئانت لەبەر بێ، هەموو سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر بێ. یعنی ئەگەر تۆ کەسێک بی ئەو سیفاتانەی کە قورئان و سنەت داوات لێ ئەکاتیاتانە بێ، ئیتر هیچ، یعنی کەوابوو تەزکیەکە ئەساسە. حتى وتراوە هەر مەلایەک یان هەر داعیەک یان هەر بانخوازێک چەندێ شارەزایی هەبێ، ئەگەر تەزکیەی نەبێ هەر وەک شەیتان دەرەچێ. ئیسا شەیتان زۆر زۆر شارەزایە، لە هەر هەموو مەلاکان شارەزاترە، لە هەر هەموو عولەما و مەلا شارەزاترە ئێ شەیتانیشە. شەیتان تەزکیە نەکراوە، تەزکیەی نییە. بەڵام ئەگەر ئینسان تەزکیەی هەبێ، کەمی شارەزایەکی کەمیشی بێ، یعنی ئیتر
هەر باش. طبعا ئەگەر شارەزایەکەی تا زیاتر کا باشتر و باشتر. کەوابوو تەزکیە زۆر گرنگە، بۆیە پێغەمبەر ئیبراهیم داواکە لەخوا پێغەمبەرێکیان بۆ بنێرێ ئاوە. جا بالفعل خوای پەروەردگار خۆشەویستەکانم وڵامی دوعاکەی پێغەمبەر ئیبراهیم ئەداتەوە. ئێستا لە ئاەتی 129 سورەتی ئەلبەقەرە ئاوا دوعاکە پێغەمبەر ئیبراهیم ئەفەرمێ ڕەبەنا، بەس تۆ دیقەت بنە لای ئەم یعنی ئاەتەکە، یعنی شتێکی تایە حەزەکەم هەمووتان ئاگاتان لێ بێ. ربنا وابعث فيهم رسولا منهم، پێغەمبەرێکیان بۆ بنێرە لە خودی خۆیان، یعنی مرۆڤ بێت وەکو خۆیان بێت لە ناو خۆیانە بژێ معاناتی خۆیان، يعني معاناتي وكو معاناتي أوان وابه، يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة. آيات كاني توان بسرا بخيونيتوا فيري قرآن ريبازي جبجي كردني قرآن كحكمته والسنة فيري أوان بك أم جعفر ما باكيشان بكاتوا ويزكيهم، يعني تزكية خصة الدعاء بيغمر إبراهيم ما دعاء كي كرد ويزكيهم إنك أنت العزيز الحكيم. بس اگر بروی تماشاکەی هەر لە سورەت بەقەرە سبحان الله ئاەتی 151 ئەمە لە 129 ئەم دوعای کرد پێغەمبەر ئیبراهیم، لە 151 خوای تەعالا وەڵامی دوعاکەی داتەوە. لە ئاەتی 164 سورەتی ئالی عیمران هەم دووبارەیە کاتەوە کە خوای تەعالا وەڵامی دوعاکانی داوەتەوە. لآية 2 سورة الجمعة هم دوباره كاتو خواه تعالى كولامي دعاكاني دعوته، دعاك إبراهيم عليه السلام، ولامي دعاكي في غمر إبراهيم دعوته. بلام لوس آية 151 سورة البقرة 164 سورة آل عمران 2 جمعة خواه تعالى هر همان دعاء ورأقرية وولامك أداته، بلام يقوران كاريتيا أكاك أوش بۆ بابەتەکە ئێمە زۆر گرنگە. ئەویش ئەوەیە ئەم مەسئلەی تەزکیەکە ئاخر خوای تەعالا ئەگەڕێتەوە کە ئیبراهیم فەرمووی پێغەمبەرێکیان بۆ بنێرە لە خۆیان فێری قورئانیان بکە، فێری سونەتیان بکە، اینجا پاکیان کاتەوە. بەڵام خوای تەعالا ئەفەرمێ من پێغەمبەرێکم بۆیان نارد، ئەو پێغەمبەرە لە خۆیانە یەکەم جا ئەفەرمێت پاکیانە کاتەوە، ئەم جا فێری قورئان و سونەتیانەکە. بڕۆن سەیری ئەو سێ ئاەتەکەن، هەر لە بەقەرە 151 لە ئالی عیمران 164 و لە جمعەش 2 خوای تەعالا تەئکید ئەکاتەوە کە پێغەمبەرەکەی بۆیان ناردووە و بۆیان ئەنێرێ، بەڵام پێغەمبەرەکە ئیشەکەی چییە؟ یەکەم ئیشی تەزکیەیە. سبحان الله. تەماشاکە خوای تەعالا فەرمێ لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. إبراهيم عليه السلام فرموي ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم، بلام خوای تعالى لو الله مك فرموي ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. أما گرنگی تزكية در أخا، يعني براينا بكردي وبمكردي بكردي وبكردي أجر تو أخلاقي جوان تيانا بيو خود خالي نكيتوا نفسي خود خالي نكيتوا الأخلاقي ناشرين براسي شويني بيغمران ناتواني وجواني بكوي دين أخلاقه وأخلاقش لناخ ودسي بيكا باشان لزمانه باشان لأندامكاني لاشا. أما زور گرنگه وزورش بيويست إيما گرنگي بيبدي. باشان لسورة شمس لجزء عامة، يعني سورة شمس خواه تعالى ينزجر سيونا خواه لسيك والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها. أما حموي مخلوقات قوركان إخوان خواسيون فيها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها. يعني باس أواكات ينزسيون لسر يكتري كالحيج لقرآن تشتيوانا هاتوا ينزسيون لسر يكتري خواي تعالى بي خواسيون. طبعا خواسيون أخوة بمخلوقاتي بس إما إلا أبي بخواسيون بخونا هو مسألة قرنجة. خواي تعالى سيون أخوة ينزسيون لسر يكتري لأخيرا أفرميتشي أفرمي خواي تعالى أم نفسي بشيويك دروس كردوا أم نفسو دروني إنسان قد أفلح من زكاها. حركسي
ئەم نەفسە پاک کاتەوە سەرفرازە بێ. بەڵام وەقەد خاب من دەساها، هەر کەسێکیش ئەم نەفسە پاک نەکاتەوە واللهی ئەدۆڕێ. یعنی یەکەم کەس خۆی خەسارەکە. یعنی ئەمە مەسئلەکەی زۆر زۆر گرنگە بەڕێزان. ئێستا بینە سەر ئەوەی ئەی من بەچی خۆم پاکەمەوە، چۆن خۆم پاکەمەوە. طبعا خۆ پاکردنەوە درێژە بابەتەکەی. یعنی بۆ ئەوە ئەشێت من لە کفری وا بزانم بەخوا 20-25 وتارم لەسەر ئەوەدا چۆن ئینسان دەرونی خۆی پاکاتەوە، چۆن دەرونی خۆی پاکاتەوە. ئەمە بابەتێکی زۆر زۆر درێژە و یعنی فرع فروعاتی زۆر زۆرە. بەس هەر هیچ نەبێت ئەم دووسێ خاڵەتان لە یعنی ئەخەمە بیر. یەکەم زۆر گرنگە ئینسان تەوحیدی خوا، زۆر گرنگە ئینسان یەکتایی خوا بکە. یعنی بە تەنیا و تەنیا تۆ ئەڵڵا بەخوات خۆت بزانی، غەیری ئەڵڵا هەمووی مەخلوقن، بەس ئەڵڵا خالقە. یعنی لەناو دڵتە ئەگەر غەیری خوایش هەبێ وا بزانی ئەویش شتی بەدەسە، ئەویش توانایی هەیە، ئەوش ڕەزاقە، ئەویش خالقە، ئەویش یعنی شتەکان تێکەچێتە ملێک. لەوانەیە بڕێک صفاتی جوان بەڵام ناتوانی ئەوە بی کە پێویستە. بۆیە زۆر زۆر ضرورە ئینسان یەکتایی خوا بکە و خۆی ببەسێتە خواوە. ئەمە زۆر مهمە، هەموو کارەکانت بۆ خوا بێ. دووەم زۆر گرنگە هەوڵدەی لە قورئان شارەزاییت هەبێ. یعنی قورئان بخوێنیتەوە و شارەزاییت هەبێ. چی تەنها قورئان خوێندنەوە بە تەنیا کافی نییە. خۆشەویستەکان، قورئان بۆ ئەوە هاتووە ئێمە عەمەلی پێ بکەین. قورئان بۆ ئەوە نهاتووە ئێمە وەک هەر بەس وەک شعر بیخوێنینەوە خۆشمان نەزانی معناکەی چییە. قورئان هاتووە عەمەلی پێ بکەین. یعنی تۆ ئەگەر هەموو قورئانت لەبەر بێ عەمەلی پێ نەکەی بۆ تەزکیەی نەفس سوودی نییە. جا زۆر گرنگە ئێمە قورئان خۆمانی پێوە ببەسین و هەوڵدەین شارەزاییمان هەبێ و ئەیشتوانن. من ئەڵێم لەم پەڕ مزگەوتەکەەوە حتا دێتەوە و بەشی ئافرەتانیش لەو پەڕێەوە حتا ئەم پەڕ هەمووتان ئەتوانن. یعنی بۆ ئینسان ناتوانێت خۆی بەسێتە قورئانەوە، بۆ ئینسان ناتوانێت خۆی بەسێتە قورئانە. بەڵێ ئەتوانی خۆت بەستە قورئانەوە. ئەمڕۆ وەسائلی ئەمڕۆ زۆر زۆرە کە تۆ ئەتوانی عەلە لەقەل لە ڕۆژێکە هەندێ ئاەتی قورئان گوێی لێ بگری و تەفسیرەکەشی گوێی لێ بگری. ئەتوانی. والله من بیرم دێ پیاوێکی ئەختیار هەبوو لەم لە ئەسڵا خەڵکی کفری بوو، پاشان لەم سموودە هەموو ڕۆژێکە هات بۆ مزگەوت کە ئەو کاتەوە ئێستا وەسائل نەبوو، هەر هیچ نەبێ لەبەرەوەی حەزێ کرد هیچ نەبێ لەگەڵ قورئانە هەیبێ. هەموو ڕۆژە ئەهات خوێنواری نەبوو، قورئانەکەی پەڕە هەڵەدایەوە و پەنجەی هێناوە سەر ئاەتە خەت ئاەتەکان و ئەگەیە شوێنێک کە ئیتر بە پێش و ئەوەستا ئەگەیە شوێنێ و هینەکەی ئەو پەتەی کە لە ناوڕاستی قورئانی خستە و شوێنە و بەیانی هەمە هاتەوە لەو شوێنە و دەستی پێ کرد. یعنی بۆ ئەوەی خوایە من ئەوەتە هەوڵ ئەدەم، بەڵام ئیتر لا حول ولا قوة إلا بالله خوێنەواریم نییە. بەس ئەمڕۆ ئەوەیشی نابێ. ئەمڕۆ تۆ ئەتوانیت لە مۆبایلەکەتە هەندێک خەزن بکەیت و گوێی لێ بگری. زۆر زۆرورە زکرکردن، زۆر زەرورە تۆ دائیم دەمت بە زکر بێ. براینە پیاوە ئەختیارەکانی جاران ئەیانت بینی خواتەکەوتۆ بیر. والله لە سیارەیەکە سەرەکەوتی لە بۆ نمونە لە کۆستەرێکە سەرەکەوتی هەر لە بین چارەکێ جارێ دەدەقە جارێ سەیرەکەی ئەو مامە حاجیە زکرێکی قستە بیرت لە یەک ناکەوێت لا حول ولا قوة إلا بالله ڕائچەڵەکەی ذكر دەکەوتە بێت تۆزێکی تر ئەیوت لا إله إلا الله ئەکەوت ئەختیارەکانمان شەرمەکەن زکرکەن شەرمەکەن زکرکەن. یعنی ئەو ئەختیارانەی جاران نازانم کوان چیان بەسەر هات بۆ ئێستا بەدیلیان نییە. زۆر ضرورە ئینسان ذکری خوا زۆر ضرورە معناکەشی بزانی، بڵێ سبحان الله معناکەی بزانی، بڵێ لا إله إلا الله معناکەی بزانی، بڵێ لا حول ولا قوة إلا بالله معناکەی بزانی. و قورسیش نییە شەش حەوت ذکرە کاکە ڕۆمە لای مامۆسایەک لای قورئان خوێنێک لای پیاوێک ئەڵێ مامۆسا گیانزە ئەحمەد نەوێ پێم بڵێ معنای چییە. التزامکردن بە نوێژەکانەوە یعنی زۆر گرنگە ئینسانی مسلمان التزامکردن بە نوێژەکانەوە لە کاتی خۆیە. خوای تعالی ئەفەرمێ قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى. دائم ذكری خوا و نوێژ ذكری خوا و نوێژ ئەمانە ئینسان پاکە کاتەوە. ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مسلمانێ وتی ئەگەر ئێوە ئاوێک ڕووبارێک بە بەردەم ماڵتانە بڕوا هەموو ڕۆژێ تۆ 5 جار خۆت لەو ئاوە یعنی بشۆی ئایا هیچ چڵک بەگیان تۆ ئەمێنێ؟ فەرمووی نەوەڵڵا. دەی فەرمووی نوێژەکان ئاوایە تۆ ڕۆژی 5 جار نوێژ بکەی ئەزانی چەند گرنگە ئەگەر وە دڵ و نوێژکەی ئەگەر بۆ خوا نوێژکەی ئەگەر لێ ببڕێ لە نوێژەکانتە هەر ئەتگۆڕێ
من ئەبینم خەڵکێک نوێژەکە و دزیەکە خەڵکێک نوێژەکە و غەشەکە خەڵکێک نوێژەکە و چیەکە خەڵکێک نوێژەکە ئەوە نەها لەسەر دڵی یا ئەوەیە ئەو نوێژە نوێژ نییە یان نازانم چۆنە مەسەلەکان ئیلا ئەبێ شتێکە بێ نازانم چونکە ئینە الصەلاتە تەنها عن الچی شتان لەبەرتانە ئینە الصەلاتە تەنها عن الچی تەنها عن الفەحشاء والمنکر ئاەتی قورئانە یعنی نوێژ لە خراپە و خراپەکاری دوور دەکاتەوە ئایا نوێژەکەی من و تو خراپە و خراپەکاری دوورمان نەخاتەوە یعنی پرسیارە یعنی ئایا ئەخلاقە خراپانە و لەو لاشەوە نازانم چەنی بە چەنە سەیرم دێ نازانم خێرکردن و سەدەقەکردن خوای تعالی لە قورئانە بە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها براینە ئەو سەدەقە کە ئەیکەین ئەو دینارە کە ئەیخەیتە ناو عەدی سندوقی مزگەوتەوە کە ئەیخەیتە دەستی فەقیرێک والله براینە ئەوە پاک دەکاتەوە ماڵەکەتیش پاک دەکاتەوە وتزكيهم بها زۆر گرنگە بەڕێزان زۆر گرنگە تۆ لەبەر خاتری خوا لەبەر خاتری خوا هیچ کەسێ زۆری لێت نەکرا هیچ کەسێ نەهاتەیە قەت بگرێت تۆ شوێنێکە بینی شوێنی خێرە بەشی خۆتی تێخەی چەند گرنگە بەڕێزان چەند گرنگە ئەو ئەبێتە مای ئەوەی کەوا نەخۆشیت لەسەر لاچێ ئەبێتە مای ئەوەی کە خوا ڕەحمت پێ بکە ئەبێتە مای ئەوەی کەوا بەڵات لەسەر لاچێ بۆیە خێرکردن زۆر گرنگەوە زۆر تەئسیری شەکە دڵپاکردنەوە خۆشەویستەکانم ڕۆژانە کاتێک تو ئەخەوی زۆر پێویستە زەکرەکان بخوێنی و سەر بنیتە سەرسەرین بڵێ یا ڕەبی خوایە هەر کەسی ئەمڕۆ شتێکی بۆ من و غەیبەتێکی بیکردووە تەعدایەکی لێم کردووە شتێکی و تۆ یا ڕەبی خوایە لەبەر خاتری تۆ من گردن یازاکەم ها کابرایەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە زۆر گرنگە حەزەکەم وەڵڵاهی تخوا بە هەر ئەمە تەطبیقین یعنی ئەم هەفتە هەر ئەمە تەطبیقین بزان تەزکیە دروستە بێ و مانیا دروست نابێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناو سەحابەکانە دانیشت و فەرمووی ئێستا یەکێ دێتە ژوورەوە ئەهلی باشت ئێستا من بەیەوە بڵێم براین یەکێک ئێستا لەو دەرگاوە دێتە ژوور و ئەهلی باشتە سەحابە هەموویانەوە تەماشاکەن تەماشایان کرد نە ئەبوو بەکرە و نە عومەرە و نە عوسمانە و طبعا ئەوانە ئەهلی باشتن ان شاء الله و مباشر بالجنة بەس ئەوانە نییە پیاوێک لە پیاوەکان کەوا دیار نییە لە ناو سەحابەکانە و کەس زۆر نایناسێ دەستنوێژی کردو نعلەکانی خستۆتە بن باڵی و هاتە ناو مزگەوت یا سبحان الله ئەمە ئەهلی باش ئەسڵا ناوەکەی کەس نایزانێ ئیسەش لە حەدیسەکەی ناوی نەوتراوە بە بەیانیە هەم لە چێشتەنگایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئێستا مسلمانێک دێتە ژوورەوە ئەهلی باشتە تەماشایان کرد هەمان کابرا بە هەمان شێوە دەستنوێژی گرت و نعلەکانی بندست و هاتە ناو مزگەوت ڕۆژی سێیەم ئەمە دیارە معنای هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هانی ئەصحابەکان ئەدا بزان ئەوە کێیە چۆنە چی کردەوە ئەهلی باشتە ئەڵێ عەبدوڵڵاه یەکێک بوو لە ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەنج بوو ئیتر ئەمە سێجار دووبارە بۆیە وتی وەڵڵا کەومە شوێنی ئیتر ئەلموهیم کەوتە شوێنی و چۆن توانی بڕوا بۆ ماڵیان و لەگەڵیان بمێنێتەوە شەو ئەوە ئیتر حیکایەتەکە زۆرە و بابەتەکە شتێکی ترە مهم مایەوە سێ شەو لەگەڵ یا خەوت سێ شەو لەگەڵ یا خەوت لە ماڵە تەماشاکەم کابرایە هەروەک ئەم وایە بەڵکو ئەم لەو زۆرتر نوێژەکە شەو نوێژەکە ئەوەڵ ناسی بە شەو نوێژ بڕیارە دا مەسەن پارشێ و بکا و قرارە دا بەیانی بە ڕۆژوبی ئەم ئەو هیچ ڕۆژی سونەتیش نییە و شەو نوێژیشی نییە و بەڵام ئیتر بۆ نوێژە فەرزەکان و مەزبوطی دەستنوێژە فەرزەکان ئیتر پێی وتی کاکە وەڵڵاهی ڕاستیەکەی من هاتووم بۆیە بمێن وڵات بۆ ئەو مەوزوعە سێ ڕۆژ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوای فەرموو بەس پێم بڵێ تۆ چی ئەکەی وا تۆ بوویتە ئەهلی باشت ئاخر بۆ چۆن کە کەس ناناسێ کەسێکی دیاریکراون نیت یعنی لە ئەصحابە زۆر ناسراوەکان وتی وەڵڵاهی من هیچ فێڵت لێ ناکەم هات ئەمە مو ئەم بینی ئیتر ئەمیش هاتەوە یعنی عەبدوڵڵاه ویستی بڕوا و چووکە هیچ نەم بەس وتی یەک دەقە بۆ سێک تۆز فەرمووی بەس من یەک شتێک هەیە یعنی لەوانەیە ئەوە بێت یعنی یەک شتێک هەیە ئەویش ئەوەیە من کە ئەخەوم شەوان گردنی مسلمانان هەمووی ئازاکەم دڵی خۆم پاکەکەم ئەڵێم ئەوەی حەقی ها لەسەر من خوا یارمەتیم دەکە بتوانم جێبەجێکەم ئەوەیشی من حەقما لەسەری گردنی ئازابی جا عەبدوڵڵاه فەرمێوتم وەڵڵاهی ئەمەیە کە ئێمە ناتوانین بیکەین تۆ توانیوتە بیکەیت ئەوە زۆر گرنگە برایە زۆر گرنگە دەفەرموو کاکە با ئێمە ئاوابین دەفەرموو ئێمە ئەبیسینەوە ڕۆژانە ئەبیسینەوە فڵانە کەس غەیبەتمانی کرد فڵانە کەس قسەی پێ کردین فڵانە کەس وای کرد برا لەبەرخوا برا ئەوە گردنی ئازابی
خۆ من چی خەسارێکم کرد براگردنی ئازا نەبێت چی خەسارێکم کرد چی قازانجێکم کردە چی قازانجێکەکەم من ئەگەر گردنی ئازا ناکەم بەس ئەگەر گردنی ئازاکەم واللهی زۆر قازانجەکەی یەک لە دنیا دڵت بەرامبەر بە کەس خراپ نابێ غیبەتی ناکەی قسەی پێ ناکەی ئیتر مرتاحبی ئیسراحەتەکەی ئەمانە زۆر گرنگن خۆشەویستەکانم بۆ تەزکیەی نەفس و بیرکردنەوە و محاسبەکردن بەردەوام و بیرکردنەوە لە مردن ئینسان ئەگۆڕێ واللهی ئینسان یعنی بیرکردنەوە لە مردن قەزدم ئینسان ئەگۆڕێت لە یعنی 180 ئەتگۆڕێ بەس دائیم مردنت لەبیر بێ هەنێ خەڵکی حەز ناکەن مردن بکەوێتە بیری ئەوە طبعا تەزکیەی نەفس ناتوانێ بکە دائیم مردنتان لەبیر بێ دائیم لە مدەی جارێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ من پێشا پێم وتن مەچنە سەر قەبرستان بۆی خەڵک قەبر نەپەرستێ بس ئیسە کە ئیمانەکەتان قایم بوو ئیسە بچن سەردانی قەبرستان بکەن چونکە خواتان ئەخاتۆ بیر چونکە مردنتان ئەخاتۆ بیر سەردان قەبرستان مدەی جارێ بچیتە سەر قەبرستان زۆر گرنگە نەک بۆ قەرەباڵغیە وەڵ خەڵکە ئیسە ئێمە گەشتمان بە یەکەوە چینە سەر قەبرستان و لێ دانشی مۆبایلێک و ئەلەو تا قسەکردن و دەبەتە ئەوە نییە بە تاق و تەنیا بچۆ سەر قەبرستان تۆزێ بگەڕێ بەناو قەبرەکانە ئەمە ساڵی ئەوەنە لەدایک بوو ساڵی ئەوەنە مرد ئەمە بە تۆزێ بیرکەرەوە يعني تفكر بك أو يك في غمرة فرمي صلى الله عليه وسلم بك أما الزور قرنجا وكو تعيشي بابتا كمان أو يك إنسان دائما سيرتي بياو تشاكان ها يسي مجار واي عليهم بياو تشاكيك بو آواي كده ها يسباسي أو بياو تشاكا ما كدلي خوي أو صحابة هل أخذوا تتشجعتك يك حفتة طول دي وك أو بي جاء أجر خوانواري تبي سيري بياو تشاكان بخوانيكو بردوام إيمان السير أجر خوانواري نبي جو بقره قصة و بەسەرهاتی پیاو چاکان پێغەمبەرەکان پیاو چاکان شوێنکەوتوی پێغەمبەرەکان ئەوە زۆر تەئسیرەکە ئەوان چۆن دنیایان خستووەتە لا قیامەتیان گرتووە بە هەردوو دەست تۆش هەوڵ دە لەوانە بە وەک ئەوان بە ئینشاء الله خوای تعالی ڕەحم بە هەموو لایەکمانەکە